دوای 3 ساڵی کۆلێژی پزیشکی تەواو دەکەم، باشی پزیشکی گشتی. پێشبینی داهاتوویەکی گەشت دەکەم بۆ خۆم. ئامانجێکی ڕوونم هەیە لە ژیانمدا. بەڕاستی نازانین کەی و ڕۆژە دێت وەکو گروپی پۆپی بەناوبانگ لە بەردەم جەماوەرێکی یەکجار زۆردا گۆرانی دەڵێن. ئێستاش گروپی ئەمبرۆس بۆ سەرشانۆ کات ئەوەمان پێ دەڵێت. ئەمە کارێکی نایاساییە. پێویستە بیر لە داهاتووی منداڵەکانم بکەمەوە. جاران شتێک نەبوو بە ناوی هەژاران. جاران ژیان زۆر لەو شێوەیە سادەتر بوو. جاران بەو جۆرە بوو. ئەگەر واز لە دابوونەریتەکانمان بێنین، پرسیاری ئەوە دروست دەبێت کە ئایا شتێک دەمێنێت بە ناوی مەنگۆلیا؟ ناوم هەبای کۆرچانەبایە. هەڵۆ بەکاردێنم بۆ ڕاو. بە درێژایی مێژوو وەک خەڵکی کازاخی بۆ چەندین ناوچەی جیهان کۆچمان کردووە. منیش یەکێکم لەم کازاخیانەی کە هاتوین بۆ مەنگۆلیا و لێرە لە ئەڵتای نیشتەجێ. ئێمەی کازاخی کەلتور و زمانمان جیاوازە لە مەنگۆلیەکان. هاوینان لەم ناوچەیەدا دەمێنینەوە لەژێر ئەم تاوڵەدا کە ناوێکی زووە. پایزانیش دووبارە گەڕێنەوە بۆ دەواری زستانانمان. ئەفسانەیەکەیە گوایە هەڵۆیەک منداڵێکی خواردووە. هەڵۆ ئەگەر بەباشی ماسکی بۆ نەبەسترێت ڕەنگی هێرش بکاتە سەر منداڵان. نیسانی ڕابردوو تەڵەیەکم دانا و ئەم هەڵۆیەم گرت. ئێستاش ڕاهێنانی پێکەم و بەنیازم ماڵی بکەم. هی ئاگادار بە هەڵدەفڕێت. پەلەی چیت بوو بۆ ماسکەکەت لێ کردەوە بە ئاسانی دانابەزێت. دەتوانین ماسکەی بۆ بەستینەوە. بەنیاز نییە هەڵفڕێت. ڕاستەکەی وایە. ئاگادار بە ئاراستەیەکی هەڵا هەڵ نەفرێت. بە توندی بیگرە. باشە باش. هی
ڕاوەستە بابچینە شوێنێکی تەخت و پانتر. بەریدە بەریدە دەی کاکە گیان بەریدە. لی دەگەڕێم با بخوا. زۆر گرنگە هەڵۆ بە باشی ئاگاداری لێ بکرێ. دەبێ وریابی نێڵی پەڕووباڵی و کلکی بشکێن. چەندە ڕێز لە هەڵۆ بگریت ئەویش هێندە چاکە دەداتەوە. زۆر بە باشی خواردنیە دەمێ و ڕۆژانە دەیبەمە دەرەوە بۆ ڕاو. Cevaptansanız o da sizge katlı cevap verir. لە وەرزی هاویندا لێ گەڕێم با کەمێ قەڵەو بێت. هەڵوەیەکی زۆر جوانە. زۆرم خۆش دەوێت. وەک منداڵی خۆم ڕەفتاری لەگەڵەکەم. ناوم ئۆگۆیە. تەمەنم 18 ساڵە و لە ئۆلانباتار دەژیم. باشە بە من بم. هەر هارمۆنیەک بەجیا تۆمار دەکەن. یەکەم جاریش سۆڵۆکان یەک بە یەک تۆمار دەکرێن. باشە؟ دەی بەشەکانی خۆتان بڵێن. دەی بزانم. یەکەم جار سەرەی کامتانە؟ باشە دەی؟ ئێستا مایکەکە تاقیب بکەرەوە. تاقیب بکەرەوە دەی مایکەکە تاقیب بکەرەوە. ئەم گۆرانیەی کە ئێستا کاری لەسەر دەکەین ناوی لە خۆشەویستی تۆیە. تێکستەکەی لەلایەن بەڕێوەبەرەکەمان و نووسراوە و خۆشم ئاوازم بۆی داناوە. ئامادەی؟ گروپەکەمان ئێستا 4 ئەندامی هەیە. دەمێک نییە دروستکراوە و یەکێکە لە گروپە تازەکان. من سەرۆکی گروپەکەم. ئەندامانیش بریتین لە ئینکۆش، توولاگا، شاگا و من. هەمومان بە یەکەوە گۆرانی دەڵێین. باشە؟ پێویست ناکا بشەڵەژەی. ئێستا دووبارەیەکەینەوە. ژیان بەبێ ئامانج بێگومان زۆر بێواتایە. بۆ ئەوەی بە ئامانجەوە بژیت پێویستە خەونێکت هەبێت. خەونی منیش ئەوەیە کە لە ژیانی خۆمدا بم بە کەسێکی بەناوبانگ. ناوم ئۆگانسێت سێگا. تەمەنیشم 20 ساڵە و لە شاری ئۆلانباتار لەدایک بووم و تەواوی ژیانیشم هەر لێرە بەسەر بردووە. رادیۆ نیوستیشن 107.5 بیسەرانی ئازیز ئێستا کاژێر 3:15 بە کاتی ئۆلانباتار. ئێستا چاوەڕێی وەرگرتنی پەیوەندی بیسەرێکی ئازیزین. سلااو ئەم کاتت باش؟ ئێستا کە خوێندکارم لە رادیۆی FMیش کاری پێشکەشکاری دەکەم. لە ڕاستیدا حەزم لە کاری رادیۆ لە منداڵیەوە پێشکەشکاری رادیۆم و بەم ئیشە ڕاهاتوو. مانگۆلیا دوای 70 ساڵ لە ژێردەسەی کۆمونیستەکان گواسترایەوە بۆ وڵاتێکی دیموکراسی. گۆڕانکاریەکەش بە شێوەیەکی جیاواز لە وڵاتانی دیکە ڕوویدا و بە شێوەیەکی ئاشتیانە بوو. ئێستا کە خوێندکاران دەتوانن بە حەزی خۆیان بەشەکەیان هەڵبژێرن و پیشەیان دیاری بکەن. ئەگەر بەشەکەشیان بەدڵ نەبوو یا تێدا سەرکەوتوو نەبوون دەتوانن بیگۆڕن.
پێشتر بە تەواوی ڕێگری لەم گۆڕانکاریە دەکرا. بە درێژایی ژیانم حەزم لەوە کردووە ببمە دوکتۆر. ئەو کاتێش کە پۆلی حەوت بووم بڕیارمدا کە ببمە دوکتۆر. ژیانی هاوسەرگیریشم پێک نەهێناوە و دەستگیرانیشم نییە، چونکو ئێستا گرنگترین شت بەلامەوە بەرەو پێشبردنی ئاستی زانستیمە. من هاوڵاتیم ناوچەیەم بە ناوی ناوچەی گۆبی باشوور. هەر لێرەش لەدایک بووم. دایک و باوکشم خەڵکی ئێرەن. لە ڕاستیشدا زۆر بەم لەو ئەولادا ناچم، زۆر ناگەڕێم و ناسوڕێمەوە. بە زۆری هەر لەم دەوروبەرە دەمێنمەوە، دووریش ناکەومەوە. کەسێکی تا بڵێی سادەشم. ڕەنگ و دیمەنەکانی ئەم ناوچەیە تابڵەی جوان و سەرنجڕاکێشن. ڕەنگەکان هێندەنە ئاسایی و سەرنجڕاکێشن. هەموو نیگارکێشەکان کاتێک دەیانەوێت وێنەیان بکێشن سەرکەوتو نابن. هەندێک کەس دەڵێن ناوچەی گۆبی وەک مەتەڵێکی هەڵنەهێنراوە. ئەمانە ڕسمی دوو منداڵەکە من. جوانن؟ جوانن. خۆ تۆ شیر بخۆوە. خۆرەوە تۆش. تۆش دەچیت بۆ باشوور؟ ئەها لەوێ ڕێگایەک لە باشوورەوە هەیە کە دەچێتە سەر گردێک. باتمان زۆر شارەزایم شوێنەیە. یەک بەیەکی بەردەکانیش دەناسێتەوە. ئەگەر بەردێک لە شوێنی خۆی لابەریت ئەوە ئەو دەزانێ ئەم بەردە پێشتر لە شوێ بووە. لەوێ لاشەی داینەسۆڕێکی لێیە. ئەو بەڕوونی تەواوی جەستە و لەشی ئەو داینەسۆڕە دەناسێتەوە. کووا شتە لەکوێیە؟ کووا ئەو شتە لەکوێیە؟ تۆ بڵێ بیدۆزینەوە؟ ڕەنگە دەربکەوێت. وانە؟ دەبێت دەنگ باتەوە. وریابە نەشکێنیت. من دڵنیام شتێکی تێدایە. پیجێک پێی گوتم دەزانێت لەکوێدایە.
ئەوەتە وریا بە وریا نشکێنی ئەوە چییە؟ دەڵێ کەڕووی لەسەر نیشتووە زۆر وریا بە وریا بە نشکێنی دەڵێ کەڕووی لەسەر نیشتووە وریایان بە مەنگۆلیا وڵاتێکی خاوەن دابوونەریتی کۆنا کە ئەوەش کاری لێمان کردووە کە سروشتمان خۆش بووێت و بیپارێزین خەڵکانی پیر هەموو شە بەو شێوەیە ئامۆژگاریمان دەکەن پێمان دەڵێن دەبێت پێخاوسی بەسەر گژوگیەکاندا بڕۆن بۆ ئەوەی یەک لاسکە گیاش نەشکێنن قسەیەکەیە دەڵێت ئەو کەسەی شارەزای مێژووی خۆی نەبێت وەک مەیمونێک وایە لە دارستانێک داون بووبێت لەگەڵ هەڵکەندنی بیری نەوت و کانی خەڵوزدا لە وەرگەی ئاژەڵان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بەرتەسک دەبنەوە لە ئەنجامیشدا خەڵک تووڕە دەبن و نیگەران دەبن هەڵکەندنی بیر و کان سوودی خۆی هەیە بەڵام بۆ خەڵکی مەردار و کۆچەری ژیان زۆر سەختتر دەبێت لەبەرەوەی ناوچەکەیان دەگۆڕێ پێش سۆسیالیزم هەندێک خەڵکی دەوڵەمەند پتر لە 1000 سەر ئاژەڵیان هەبوو تەنانەت هەندێک کەس 2000 سەریشی هەبوو خەڵکیش هەبوو تەنیا یەک یا دوو مانگای شیردەری هەبوو یاخود 5 بۆ 10 سەر بزن یا مەڕیان هەبوو دوایی کە سۆسیالیزم بوو بە فەرمانڕەوە بڕیاردرا دەست بەسەر هەموو سامانی دەوڵەمەندەکاندا بگیرێت و دابەش بکرێت بەسەر هەژاراندا پەیمانیان ئەوە بوو خەڵکی نەهستنەوە بە هەموو شتەکان بە یەکسانی بەسەر خەڵکدا دابەش بکەین سۆسیالیزم سوودی هەیە چەندین سوودی هەیە لە سای سوسیالیزمدا خوێندن بە خۆڕایی بوو بە خۆڕایی چارەسەری پزیشکیمان وەردەگرت هەمووشمان یەکسان بووین لەو کاتدا بەگشتی داهاتی هەر کەسێک دەگەیشتە نزیکەی 300 بۆ 400 توگروگ لە مانجێکدا شتێک لە ئارادا نەبوو بە ناوی چینی هەژارەوە ژیان بەو جۆرە بوو پارانەوە بۆ پارە لە بن خوشبنی دیوارێکدا یا بێبەشکران و ئاوارە بوون هەرگیشتی وا بەسەر کەسدا نەدەهات لە کاتی دابەشکردنی سامانی دەوڵەتدا تەنیا 2 وشترم بەرکەوت خۆراکەکە تەنیا بەشی 2 زستانی کردین لەبەر ئەوەی ڕێژێکی زۆر کەمم بەرکەوت لە دابەشکاریەکەدا کە هێندەکەم بوو نەمانەتوانی سەری ژەمەکان بگەینینەوەیەک لەمڕۆدا ڕەنگە بەفرۆشتنی یەکێک لەو هێلکە دەینەسۆڕانەی کە لە ژێر زەوی دەرمانهێنان 20 بۆ 25 هەزارت دەست بکەوێت
هەڵبەتە ئەگەر لە ئۆلامباتەر کەسێک بدۆزیتەوە بیەوێت هێلکە دەینەسۆر بکرێت. ناتوانانی هەر لە خۆتەوە بچیتە لای کەسێک و پێی بڵێ ئەرێکا کە هێلکەی دەینەسۆر ناکڕی. هەمیشە لە هاوڕێکانم دەپرسم ئاخۆ کەسێک نەناسن هێلکە دەینەسۆر بکرێت، کەسێک حەزی لەی بێت و مەبەستی بێت بیکرێت دەتوانم پێی بفرۆشم. دەبێ بەردەوام لە خەمی داهاتووی منداڵەکانم دابم، نابێ بێڵم ژیانێکی ئاوا کۆڵەمەرجی و پڕ دەردەسەری بژین. ئەوەی کە سەرنجام دەمێنێتەوە هەر ئەوەیە کە هەندێ پارە پەیدا بکەی کە پێویستە بۆ ژیانی خۆت و منداڵەکانت. ئەوەش ئامانجە سەرچێکەیە. بە شێوەیەکی گشتیە و ڕۆژانەی بای تون دێت بە هەڵۆ ڕاو ناکەین. ڕۆژێک بای دەهات هیچ نیازێکم نەبوو هەڵۆیەک بە هەڵبەفرێنم بۆ ڕاوکردن، کەچی لە ناکاو ڕێویەکم بینی. پاش ماوەیەک چاوم لێ بوو ڕاکشا، نەمتوانی خۆم بگرم و هەڵۆیەک بەرنەدەم بۆەوەی ڕاوی بکەم. هەڵۆیەکم ئازاد کرد. دوای کەمێک لەبەرەوەی بایەکە زۆر بەهێز بوو، هەڵۆکە بە هۆی هێزی باوە دوورکەوتەوە. بە جۆرێک لێم ون بوو، چیدی نەمدەتوانی بیبینم. ئێستاش چاو دەبڕمە ئاسمان و گەلێک بێهیوام، زۆریش نیگەرانم. بەڕاستی لەو کاتەوە کە هەڵۆکەم لێ بزر بووە ناتوانم هیچ بخۆم و بخۆمەوە. ئێستا 11 ساڵ تێپەڕیوە، 8 ساڵ بەر لێسا چوومە کالیفۆرنیا، ئێستاش وا لە سان فرانسیسکۆ دەژیم.
بیدەرانی عزیز ئەمجارە لە بەرنامەی ئەمڕۆماندا باسی لەشی مرۆڤ دەکەین هەروەها چۆن بتوانین خۆمان تەندروست ڕابگرین. دایک و باوکم خانەنشین کراون و لە خانوویەکی بچووکدا دەژین. هەروەها خۆشم خێزان و ماڵی خۆمم هەیە. مێردێکی باشم هەیە و کوڕێکیشم هەیە. ناوی کوڕەکەشم نارانباتەوە تەمەنی 3 ساڵە. ئەو کوڕم خۆری درەوشاوی ژیانمە. سەرەتا کە خەڵکم دەبینی منداڵی ساوایانە هەڵدەگرتەوە بە خۆمم دەوت باشەوە چۆن دەتوانن مناڵ بەخێو بکەن. پێم وەبوو منداڵ بەخێوکردن شتێکی زۆر ناخۆش بێت. جاران وام دەزانی شتێکی زۆر سەختە. بەڵام کە منداڵم بوو لەوە تێگەیشتم کە واتای ژیانی مرۆڤ و خۆشبەختی پێوەستە بە بوونی خێزان و منداڵەوە. ئەگەر خۆشم بەراورد بکەم بە 10 ساڵ بە لە ئێستا پێم وایە ئێستا زۆر سەرکەوتوم و هەموو خەونەکانم بەدی هاتوون. هەمیشە ویستومە یارمەتی خەڵک بدەم. ئێستاش لەسەر ئەوە بەردەوامم. دوای تەواوکردنی خوێندن دەمەویست ئیشێکی باش پەیدا بکەم پەیداشم کرد. ئێستا خەڵک دەمناسن و زۆریش ڕێزم لێ دەگرن. کە کاتێ بەم ناوچە تێپەڕەبی دەبێ ئەوە لەبیر نەکەیت کە ڕێوی و کەروێشک و پشیلەی کێوی لە پشەم بەردانەوە خۆیان حەشارداوە. لەبەرەوە دەبێ بە وریایی بە هەموو ڕاستەکانە بڕوانی بە تایبەتی پشیلەی کێوی کە بە ئاسانی نابینرێن. لەبەرەوەی ئێستا پشوی قوتابخانەی ئاوا بێرەدا بە پیادە دەتگێڕم کە ئەمساڵە تەواو کرد دەبێ ئەسپێکت بۆ بکڕم بە باشیش فێری ئەسپ سواری دەکەم و ڕات دێنم. ئەوە ئەو شتەیە کە لە خەیاڵی مندایە. دوجار بۆم دەرکەوت کە یەکێک لە خزمەکانمان هەڵۆیەکەی ئەگرتووەوە. دوایەوەی ئەو جارە لێمون بوو. ئەو خزمەمان نامەیەکی بۆ ناردبووم و گوتبووی هەڵۆکەی گرتوێتەوە. بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە هەڵۆکەم سەلامەت بوو. خۆم چووم و هەڵۆکەم هێنایەوە ماڵی خۆمان. گەلێکیش دڵخۆش بووم بە دووبارە یەکگرتەوەم لەگەڵ هەڵۆکەمدا. دەکڕم ڕای کێشە. واو تەماشاکە گرتی. کوڕمەوە بکەرە دەسێ. دەیگیان دەی تۆند لاقەکانی بگرە هەردوو لاقی. دەی جوان بیگرە کەمێکی دیکەش. ئەمەیان بەو شێوە بیگرە. چیەتی؟ ئەوە و لاقی چیەتی؟ باش گرتوتە کوڕم. Men endi tırg'alab sağan ayırıp demdi ko'rsatam qo'y. Turg'uzuga. ئێستا ئەم نێچیرە بەدوای خۆمان ڕاکێشم دواتر پێتەڵەم چۆن جیام بکەیتەوە. لێ گەڕێ با پێوە ڕاوەسێ. دەلێ گەڕێ کاتێ ماسکەکەی لێکێت و با پەنجەکانێک لێک دوور بن. هەوڵەدەم هەموو ڕۆژێ بتیان مەدەرەوە ڕاهێنانت پێ بکەم کوڕم. باشە گیانەکەم هەموو ڕۆژە شتی زۆرترە فێرەکەم. هەموو جێگایەکی دەوروبەری ئەو ناوچە شاخاویانە دەگەڕێن و هەموو شتێک نیشانەدەم بزانە چی هەیە و چی نییە.
هەر هەڵوەیەک دەکرێت بۆ ماوەی 12 ساڵ ڕای پێ بکەیت هەتا باشتر ئاگاداری بیت و نەهێڵیت لێت بن بێت باشترا. پێشتر هەڵوەیەکم هەبوو 7-8 ساڵ لەلام مایەوە، ئێستاش بەمەڕاوەکەم. کاتێک هەڵۆ پیرە بێ پێویستە ئازادی بکەیت و بچێتەوە ناو سروشت. بەر لەوەی ئازادیشی بکەی دەبێ پەڕۆیەکی سپی بکەیتە ملی یاخود لاقی لێ بنووسیت بەختێکی باش. Moyununa aktık baylap, akşupürük takıp, mana bilezigini ayağı diyeceğim. Endi başka sorularың бар mı? بەگشتی ئەسپ هۆی هەڵۆوە ئاڵۆز نابێ، چونکە هەڵۆ بوونەوەرێکی ئاسمانی پیرۆزە. ئەسپ بە ئاسانی ڕادێ، تەنها دوایەوەی دووجار هەڵۆکەت لێک نزی کردەوە، دوایەوە بەیەکەوە ڕادێن، چونکە پەیوەندیەکی تایبەت لە نێوان ئەو دوانەدا هەیە. تا ئێستا چەندین ئەسم ڕاهێناوە بۆەوەی بە هەڵۆ ڕایان پێ بکەم. لە نێو خەڵکی کازاخیدا قسەیەکەیە کە دەڵێ وەک چۆن منداڵی ساوە لە بێشەکەیدا هەست بە ئاسوودەیەکە، ئاواش ئەسب لەگەڵ هەڵۆ هەست بە ئاسوودەی و سەلامەتیەکە. ئەوەش واتای پیرۆزی و بەخشندەی هەڵۆ دەگەێنێ. پێویستە هەمیشە ئەمەد یاد بێت. زۆر باشە، با ئێستا بچینەوە بۆ ماڵ. هێواش هیچ پەلە نەکەی. وا پێچی ئەمڕۆ بەفرێکی زۆر ببارێ. ئەگەر سەر لە بەیانەکەی بەفر ببارێ زۆر سار دەبێت. کەژوکێویش زۆر جوانتر و جیاوازترە بن لە چاوەمڕۆ. پێم وایە هەڵۆکەمان هێشتا ماندوو نەبوو و دەیەوێت زیاتر ڕاو بکات. دەزانیت با بەفەرموو چایەکە. دەستخۆش. حەزەکەی شیر بکەمە ناوی؟ نا هەر ئەوە باشە. ئەی شەکریشت بۆ تێکەم؟ بێگومان. ئەوە تا دەزانی ئێمە زۆر خۆرین. باشە کچەکەم بەنیازی سبەی سەفەر بکەی یان دوو سبەی؟ بەنیازم دوو سبەی بڕۆم چونکە بلیتەکەم بەسەر دەچێ، بەڵام ئەتوانم سبەی بڕۆم بۆ ئەوەی هەر کات بڕیار بوونەش دەرگەری بۆ دایکم بکرێ بتوانم بگەڕێمەوە. جا تۆ چۆنت پێ باشە؟ ئەگەر پێویست دەکا لەگەڵ دایکم بم ئەوە ناڕۆم. کەواتە ئەو پلانەکەیە سبەی دەڕۆی توانە؟ گەشتەکەت لە چ کاتێکدایە؟ سێشەممەیە، بەڵام سەرەتا دەبێ بزانم دکتۆر چ بڕیارێکەیە. ئەگەر ئەنجامەکەش باش بێ بە پێی پلانەکە دەڕۆم، بەڵام ئەگەر ئەنجامی پشکنینەکەیان وا پێویست بکە دەمێنمەوە. تاکو ڕۆژی 30 مانگ سەفەر ناکەم، دەبێ باش بێ. هەر کاتێک لێرە لەگەڵ هاوڕێ مەنگۆلیەکانم قسە دەکەم بە تەواوی هەستێکی جیاوازم بۆ دروست دەبێت. دەزانی چۆن ئەوان بەڕاستی پێوەستن پێمەوە، ناتوانم بە تەواوی ڕوونی بکەمەوە چۆنی. ڕەنگە شتێک بێت پەیوەندی بەڕابردوومەوە هەبێت، کەش و هەوای جارانم و ڕەنگە کەلتورم. زۆرتر بیری ژیانی جاران دەکەم،
ژیانی بێباکی. شتێک کە بۆم دەرکەوتووە دوای ئەوەی هاتوومەتە ئێرە ئەوەیە کە خەڵکێکی زۆر دەیانەوێت لێرەش بەردەوام بم لەسەر ژەنینی ئامێرەکەم، چونکە وا هەز دەکەن نزیکیان دەکاتەوە لە وڵاتی خۆیان، حەز دەکەن گوێیان لە دەنگی ئامێری مۆرینخور بێت کە یەکێکە لە ڕێزلە گیراوترین ئامێرە مێژوویەکانی مەنگۆلیا. کاتێک دەمویست فێری و ئامێرە ببم حەزم لێی بوو، بەڵام بەڕاستی وەکو ئێستا نرخی لەلام نەبوو، چونکە لەم کاتەدا دەمزانی کە شتێکم دەکرد بۆ ئەوەی دایک و باوکم دڵخۆش بکەم. دەزانی بە تایبەت باوکم بەڕاستی دەویست بم بە ژەنیاری ئامێری مۆرینخۆر. لە سەرەتادا دوودڵ بووم لەوەی بچم لە بەردەم خەڵکدا بیژەنم، بەڵام کەمێ دواتر بۆم دەرکەوت شتەکە زۆر لەوە گەورەترە. زانیم دەبێت لە بەرخاتری خەڵکی مەنگۆلیا بیژەنم. خەڵکی مەنگۆلیا وەک چۆن بیر لە ئاواتەکانیان دەکەنەوە، بیر لە خێزانەکانیشان دەکەنەوە. کاتێ بە ئاواتەکانیان گەیشتم بیر لەوە دەکەنەوە کە خانەوادەکانیشان بێنە لای خۆیان، بەڵام لێرە بە جۆرێکی دیکەیە ئاواتی کەسان تەنیا بۆ خۆیانە. دێ وەرە بۆلام، وەرە پێکەوە یاری بکەین باشە؟ ئەمە چیرۆکی سەگە زەردەکەیە. دەڵێ لە کۆتایی گوندەکەوە سەرەتای دۆڵەکە دەست پێ دەکات. بۆ من گرنگترین شت خێزانە. ئەگەر ژیان بەراورد بکەم بە گەردوون، ئەوە مرد و کوڕەکەم تیشکی خۆرن. ئەوان ئەو خۆران کە بەسەر منەوە دەدرۆشێنەوە. بەهۆی ئەوانەوە من گەشە دەکەم و بەرەو پێش دەچم و تا بڵێ دڵخۆشم. دڵخۆشیەکە وێنەی نییە. من بەوێ پەروەردەی ئاینی گەورەکراوم، ئاین ژەهر و تلیاچی مێشکە. هەڵبەتە بەپێی قسەی مارکس ئێمە بەو جۆرە گەورەکراوین. من داوا لە شاخ و ئاو دەکەم تا چاودێری و ئاگاداری مەنگۆلیا و ژیانی من و خێزانەکەم بن. بڕوان بەهێزی شاراوەیان هەیە، ئەروها دەپاڕێمەوە لە ئاسمان و زەوی و چیاکان و ئاویش تا ئاگادارم بن. بەڕاستی بڕوام وایە هێزێکی شاراوەیان هەیە، هیچ کەسێک نییە بڕوایەکی نەبێت. پێم وایە هەموو کەسێک پێویستە بڕوایەکی هەبێت. بەبێ بڕوابوون بە شتێک نابیت بە مرۆڤ.